بەکتری گۆشتخۆر مەترسیە بۆ فلۆریدا. 3 هەفتە پێش ئێستا زریانێکی بەهێز ویلایەتی فلۆریدا ئەمریکای گرتەوە، دواییان لە دەستدانی 119 کەس کۆتایی هات، بەڵام بەکتریایەکی مەترسیداری بۆ جێهێشتون. ناوی ڤایبەریۆ ڤەنلیفیکەسە، بە بەکتریای گۆشتخۆر ناسراوە. بە گوێرەی لێکۆڵینەوە پزیشکیەکان لە زەلکە و ئاوی پیسدا دەژی، لە ڕێگەی برینەوە دەگوازرێتەوە بۆ مرۆڤ، لە هەندێک لە خواردنە دەریایەکانیشدا هەیە. بە خواردنی مرۆڤ تووشی سکچون و ڕەشانەوە و ئازاری سک دەبێت. ڤایبەریۆ ڤەنلیفیکەس لەگەڵ بەکتریاکانی دیکە جیاوازە، دەبێتە هۆی هەوکردن و قوڵبوونی برین و مردنی خانەکانی دەوروبەری. گۆشتی دەوروبەری برینەکە نامێنێت و بۆ شای دروست دەبێت. لە مانگەدا لە شاریلی فلۆریدا 29 کەس تووشی بەکتریاکە بوون، 4 کەسیان مردوون. تەندروستی فلۆریدا دەڵێت ژمارەی توشبووان لە زیادبووندایە، داوا لە هاوڵاتیان دەکات ئاگاداری برینەکانیان بن لە کاتی بەکارهێنانی ئاودا، بە تایبەتی ئاوی دەریا و ڕووبارەکان. بەوەی ترسی بەکتریاکە مەلەکردن و ڕاوەماسی لە هەندێک ناوچە قەدەغەکراوە. بەکتریاکە پێشتریش هەبووە، لەم ساڵدا 65 کەس تووشی بوون، 11 کەسیان مردوون. بە گوێرەی ئاماری سەنتەری کۆنتڕۆڵکردن و خۆپاڕاستن لە نەخۆشیەکانی ئەمریکا، لە هەر 5 کەسی توشبوو کەسێکیان دەمرێت، هەندێک جار لە ماوەی ڕۆژێک یان 2 ڕۆژ توشبوو دەمرێت. ڕێنمای پزیشکان بۆ خۆپاڕاستن لە بەکتریای گۆشتخۆر شتنی برینە بە ئاو و سابوون لە کاتی بەرکەوتنی ئاوی چەم و ڕووبارەکاندا. پزیشکان دڵنیایی دەدەن بەکتریاکە ترسی گواستنەوەی لە مرۆڤەوە بۆ مرۆڤ نییە.